خەڵکی کوردەوار وەختتان وەخەیر. هەر لەسەر سناریۆکەی کوشتنە کاکە موستەفا ئێمە ئێشێ دوو-سێ مەسئلەی تر بەڕەسی بکەین و چاوێکی وردی پیا بخشێنین. تماشاکەن هەر لە ئەم بەشەی لە کوردەوارە ئێمە کە پێی ئێژن ئێران مؤسسەیە دروست بووگە بە ناوی مؤسسەیە تەوانا. مؤسسەیە تەوانا باتبی دروستی کردگە کە لە فاوند ایالاتە متحدەی ئەمریکا و وەزارەتە ئومورە خارجەی ایالاتە متحدەی ئەمریکا استفادە ئەکات و کەسانێ وەکو ڕامینە جەهانبەگلو، وەکو حوسێنە شەریعەت مەداری، وەکو مەهدیە خەلەجی، وەکو کەسانێکی ئاوا تێیا خەریکن کار ئەکەن بۆ خاتری ئەوەی کە خەڵکی بە ئیستلاح ئەم جێگەیی کە پێی ئێژن ئێران لەسەر دنیای ئمڕۆ ئامۆژگاری بکەن. مەسەڵەن پێیان بێژن کۆمەلگای مەدەنی چییە؟ پێیان بێژن دموکراسی چۆنە؟ پێیان بێژن مافی شارۆمەندی چییە؟ کەواتە ئەمانە کە بە فاوند بە پوڵی ایالەتی متحدەیە ئەمریکا پێنتاگۆن خەریکن بۆ ئەم سەرزەمینی ئێمە، بۆ ئەم کوردەواری ئێمە هاتگن کۆمپانیەکیان دانیاگە بە ناوی کۆرپۆرێشنە ئێرانی ئیستا خەریکن خەڵکەکەی لە قۆناخی ئاخرا ئەوە ناوی مەسئلەی تەبعیزات و مافی شارۆمەندی. من ئەمەم بۆ خاتری ئەوەی بزانن خەڵکی ئەوامی کۆمەلگا نازانێت لەگەڵ دنیای ئمڕۆیش ئاشنانیە. هەندێک وشە ئەبێ بە باو لەسەر لێوی مردم و مردم بێ ئەوەی بیری لێ بکاتەوە بەکاری ئەوات. داستانەکە ئەمەسە بۆیە تۆ خەڵک نازانیت ڕۆژنامەوان بەکێ ئێژن، ڕساڵەتی ڕۆژنامەوانی چۆنە، کارە میدیا چه شەکلیە، دەسەڵات و سوڵتە ناوی چییە، چۆن کار ئەکا، یعنی بە چی ئێژن سوڵتە چه شەکلیە، لەسەر چی هات کە ئەم سوڵتەیە دانیاگە. ئەگەر ئەمانە بەحس ناکرێت ئەو جار خەڵکەکە هەر کام لە دنیایەکی تەماوی و خەریکە سەیرەکە و نازانێت داستان چییە. بۆیە خەڵک ناتوانێت بە شێوەیەکی سازماندهی کریاک لە زێهنیانە، لە مێشکیانە، لە دەوری دیسکۆرسێ کۆبوونەوە و ئەو دیسکۆرسە ببێت بە مەژێرمنت، ببێت بە میزانە هەڵسەنگاندن ڕەفتارە مردم. بۆیە مردم ئەمانە نازانێ. ئێستا من بەر لەوەی بڕۆمە ناوی باسەکە مقدمەیەک ئێژم. داستان و سناریۆیە کوشتنە کاکە موستەفا لەلایەنە شەخسێک و بە ناوی سیروان محەممەد ئەمین خەڵکی گەرمەکی لای پێنجوێن تەرح ئەکرێ بە فایلی دەنگی ئەمە. ئەم ئاغا فایلەکەی ئەدرێ بە ئیران ئینتەرنەشناڵ و ئەدرێ بە میدیا کوردیەکانی حەلیمی کوردستان. تەلەڤیزیۆن و ئینتەرنەشناڵ ئەم پیاوە کە سەرچاوەی ئەم خەبەرەسە نایوا مقابلەی لێ بکە. ئەسڵەن معلوم نییە کە سیروان محەممەد ئەمین مەوجودە یا نەمەوجودە. ئەوان ئستناد ئەکەن بە دەنگێ کە ئیدعا ئەکات لەسەر عەکسێکە ئەم ئاغا سیروان حەمەیمینە. ئێستا ڕساڵەتە میدیا ئەمەسە بۆ پرۆسەیەکی ئاوا بەر لەوێ بڕوا هەر کەسێکی تر بە ناوی ڕۆژنامەوان و پسپۆڕ و کاربەدەستی حکوومەتی بێرێت، ئێشێ لەبەرا بڕوا سیروانی محەممەد ئەمین سەرچاوەی ئەم خەبەرە بێرێت تا ئێمە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیە بوێنین کە ئەم ئاغا ئەدەنە بەرە پرسیار نیو ساعەتێ کونه داستانەکە تەواوە داستانەکەی لێ تێر نەدەرەوە. سیروان حەمەیمین کەس نازانێ وا لەکوێ. سیروان حەمەیمین مەوجودە، گیریاگە، کێ گرتەگێسی، وا لەکوێیە، مەئمورە ئەمنیەتیە، مەئمونە ئەمنیەتیە ئاسایشە یەکێتیە، ئیتلاعاتیە، پاسدارە، ئەوەی دەرئەکەوێ. سیروانە حەمەیمین هەر ئەو کەسەسە
وا کاکە مستەفای داگە بەدەس و شناسایی کردگە عەکسی لێگرتگە هەناردگێسی بۆ ئێران تە ئیدی کردگە سیروان حەمەیمین وا لە گەرمەکە گەیگەسە بەرۆ و فەرمان ئەگرێ کە هەڵی گرێ بیوە تەحویلە ئاسایشی با زەنگ ئەدا کاک مستەفا ئەگەوجنن کاک مستەفا قەناعەت ناکا خۆی با بەدەسۆ ئەی گەوجنن ئەی خەڵەتێنن درۆ ئەکا ئێژێ ئێمە وتمان ئێشێ تەستە کۆرۆنا بگری و هەموو کەسێک لە کوردستانە تەستە کۆرۆنای داگە و خیاڵە ڕاحەتوێ و بەرد ئەدەین و لێو دوای ئێژێ ئاسایش بە ئێمەی وت ئەیوەین تەستێکی کۆرۆنای ئەگرین و بەری ئەدەین ئەمانە گشتی درۆست ئەمانە نیشان ئەدا سیروان حەمەیمین ئەو دەنگە کاورایەکی ئیتلاعاتی سەر بە سپای پاسدارانە ئێرانە ئێستا ئەگەر ڕۆژنامەوانە ئەگەر میدیاس بەر لە گشت کەسێک ئێشێ بچێت ئەو کەسەی وا پشتڕاستە ئەم سناریۆیەی کردگە ئەو کەسە بێرێت و بیداتە بەرە پرسیار تا بۆ ئێمە دەربکەوێ بزانین ڕۆڵ و نەقشی سیروان محەممەد ئەمین کێیە عەلیە جەوانمەردی چکارەس لەگرا ئەمانە بوو ئەم سناریۆیانە دروست کردگە و بۆ کاکە مستەفا کوژیا بەدەستە ئەمانە و ئەمانە هەدەفیان چی بوو لەم قاڵەی خستیانە ڕێ و دەستیان پێکرد و جمهوریە ئیسلامی 24 ساعت دوای عەودەت و ئستردادە کاکە مستەفا بە پەلەپەل ئیعدام ئەکا بۆیە ئەوانەی یاران ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ هەر کوردێکی بە کەرامەت کە لە کوردیەتا خەریکە ئەڕوات ئێشێ بزانێت سیروانە محەممەد ئەمین بدۆزنۆ لێی بکۆڵنۆ و لە کۆڵی نەونۆ ئێشێ خەڵکە پێنجوێن خەڵکە مەریوان خەڵکە بانە ئەوەی ڕۆڵەی بوێر و کوردی واتیات خەڵکە سلێمانی هەولێر هەر کەسێک لە جەوهەری وجودی خۆیە ئینسانێکی کوردیە ئەو جار دەبێ ئەم ئینسانە بە شوێنە سیروان حەمەیمین بگەڕێت بزانین ئەمە کێیە ئەم ئاغا کێ بوو چکارە بوو بۆچی هات بۆ ئەم قسەیە کرد بۆ دیار نەما بۆ کەس نایوێنێت بۆ لەسەر شاشەی هیچ تەلەڤیزیۆنێ دەرناکەفێ ئەمە سە وەختی تۆ گەرەکتە فەزا بژەڵەژێنی درۆی گەورە بکەی داستانێکی قێزەون سناریۆیەک بەر عەلەیهی میللەتێک دروست بکەی و بیشاری تۆ ئاوا ئەکەی تۆ ئاغای سیروان حەمەیمین نادەی بەدەست ئێران ئینتەرنەشناڵ و قاوی لێ بکات دای بنێن بە سەوت و تەسویرەوە لە ئسکایپ و قسەی تەکا بکەن بەڵکو ئستناد ئەکەی بە دەنگێکی زەبتکریاک عەکسێکە مەعلوم نییە هەنە کێس ئەم دەنگە هەنە کێس لەکوێ هاتگە و ئەمە بە مەدرەک هەڵ ئەگیرێت ئەمەی کە کاکە مستەفا چووگەسە حەلیمە کوردستان دروستە ئەمەی کە کاکە مستەفا دریاگەسە و دەسە ئێران لەلایەن حەلیمە کوردستان و دروستە ئەوەی مەعلوم نییە ئەوەی درۆی تیا ئەکرێ چۆنیەتیە داڕشتنە سناریۆکەس و ئەهدافێکە وا لە پشتە ئەم سناریۆ ئەمانە خەریکن چی تەعقیبەکەن بۆ ئەم سناریۆ وا بەحس ئەکەن تماشاکەن تۆ وەختی زەهنیەتە مردمت ژەڵەژاند تۆ وەختی مردم تعریفی نەبوو نەیزانی داستان چه خەوەرە هەر فەسادێک کە ئەکەی ئەم مردمە واکونشی نییە بۆیە مردم ساوەزی بوو گەسۆ ئەوەنە نەهامەت و درۆ و جنایەت و قەتڵ و ئەوانیان بۆ تعریفەکەن کەس تەکان ناخوایتر هیچ کەس تەکان ناخوات بۆ چون ئوسوولەن ناوێت هەڵوێستێ بگری ناوێ کارێ بکەی ئەوە پەیمانی حەیدەری و ڕاپەڕینە کوردەواری سربەخۆ ئێژێت پەیداکردنە سیروانە حەمەیمین ئەوەڵین هەنگاوە ئێمەس لە جوابدانەوە بە خوێنی قارەمانێ وەکو کاکە مستەفای سەلیمی تا ئێمە ئەم شەخصە بدۆزین و بزانین ئەم کاورا چه کارەس کێس وا لەکوێ بۆ ئەم قسانەیە کردگە و بۆ سناریۆکەی ئاواسە و ئەو بۆ کاکە مستەفای بە گەوجاندنە کاکە مستەفا تەحویل داگە کە منجەر بە ئێدامە کاکە مستەفا بوو
من لە پێشۆ ئاماژەم کرد بە ئاموزشکەدەی تەوانا کە خەریکە خەڵکی ئێران ئاموزش ئەدات بۆ دنیایەکی نظام سوڵتەی جەهانیە جودۆ کریستیانەتی. کاکە ئەم مەردمی ئێمە وەختێ هەر ئەم ڕەوایەتی حکوومەتداریەی ئمڕۆ نازانێت لە خۆی ناپرسێ ئاغای نازم دەباغ ئیدعا ئەکا نوێنەرە حکوومەتە حەلیمە. ئاغای نازم دەباغ پۆست و تایتڵ و شغڵی ئەوەسە کە نوێنەرایەتیە حکوومەتە حەلیم بکە لە هیچ کوێی ئەم دنیا بەر ئەساسە ئوسوڵە سیاسی و دیپلۆماتیکە ئەم دنیا نوێنەرە دەوڵەت نوێنەرە حکوومەت مەوزعە حیزبی نییە، مەوزعە حکوومەتی و ملی هەست. ئاغای نازم دەباغ ناتوانێت لە مەوزعە یەکێتی قسە بکە، ئێشێ لە مەوزعە حکوومەتە حەلیم قسە بکە وە قسەهای ڕەسمیە حکوومەتە حەلیم. ئاغای نازم دەباغ تێت سناریۆیەک تعریفەکە بە پێچەوانەی سناریۆی ڕەسمیە حکوومەتە حەلیم. حکوومەتە حەلیم ئێژێ لیژنەی تەحقیقماندانیاگە. دەرسوورەتێک کە ئاغای نازم دەباغ بە عنوانە نوێنەرە هەرێم قسە ئەکا و ئێژێت کە کاک مستەفا چەتەوگە تاوانباروگە تاوانکاروگە بچن لە خەزوری بپرسن بچن لە مەردم بپرسن. ئەمە مەوزعە حکوومەتە حەلیم نییە. حکوومەتە حەلیم ئێژێ ئێمە لە واقعیەت داستانەکە ئێشێ بکۆڵینەوە. جا ئیستە چۆن تۆ لە کوردستانی عێراق ئێژی حکوومەتم هەست، ئەمە حکوومەتە، بەڵام کارمەندانە حکوومەتت پەیڕەوی ناکەن لە قەوانینە حکوومەتت، نایکەن. ئەمە حکوومەت نییە، ئەمە کناراوە، ئەمە حکوومەت نییە، ئەمە پەچەز تەوێڵەز. ئەم حەلیمە یەک قاولەمە نییە، ئەمە کاسە حەلیمە 20 کاسە حەلیمە کاکە گیان. ئەمە حکوومەت نییە. دە ئەگەر حکوومەت وایە حکوومەت نازم دەباغی بە شەق لە تاران و ئەهاورد عەزڵی ئەکرد لە مەقامی خۆی دەری ئەکرد و ئەیوت ئەمە وتەبێژە ئێمە نییە. کاکە ئەمە بەدیهیاتە، بەدیهیات شتێکی فرە عادیە. نێچیروان بارزانی ڕئیسە حکوومەتە حەلیمە کوردستانە. یعنی ئەم حەلیمە کوردستانە بەر ئەساسە دەستورات و مؤسساتێک کە فەرمان لەم حکوومەتە ئەگرێ کار ئەکا. هەر کەسێک کە گەرەکی بێت نەزمی ئەم حکوومەتە بشێوێت ئیقدامی کردگە بەر عەلەیهە ئیقتدارە ئەم حکوومەتە. لذا ئەم حکوومەتە بۆ پاراستن خۆی بۆ ئەوەی کە بتوانێ سەنگ خۆی هەمیشە دابنێ و ڕای بگرێت ئێشێت قدرەتی ئیعماڵی نەزەری بوێت. چۆن ئەم ئاغا مەسئولیەت ناگرێتە ئۆهدە. ئەم نخست وەزیرە پرایمینستەری کوردستانە، ئیقلیمی کوردستانە، حەلیمی کوردستانە، ئێشێ بێت سەبارەت بە مەوزوعێکی ئاوا هەڵوێست بگرێت و لە بەرامبەری هەڵوێستەکەیە بۆ خاتری ئەوەی ئیحساساتی عمومی خەڵکی کوردەوار بریندار بووگە ئەم برینە تۆمار بکە، یعنی تیماری بکات، نەک ئەوەی کە بێت خەڵک بگەوجێنێ و کات بواتە سەرروک نەئینەهۆ هیچ اتفاقێ نەکەوتگە و ڕواڵەتێک بازی بکات و کورە نازم دەباغ ئێژێ عیدەیە گەرەکیانە سابتی بکەن بزانن کێ خائینترە. ئەمانە ئەسڵەن خیانەت خۆ بەلایان و مهم نییە. ئەم ئەسڵەن ئەم یعنی خەریکە ڕقابەت لە خیانەتە بەحسەکە، نەڕقابەتە لە خدمەتە. وەلێ ئەمانە کەس تەکان نادات. کەما في السابق ئەمانە لەسەر جێگەی خۆیان وەکو حکوومەت خۆیان پێناسە ئەکەن، بەڵام نە قەبارەیان هەز، نە سایزیان هەز، نە حکوومەتیان پێژن. براکەم بۆ بە من ئێژن کورد لەبەر ئەوەی کە من و تۆ
ئێشێ بڕوامان کردوێ بە چیرۆکێ بە ناوی چیرۆکی کوردبوون. ئەم چیرۆکە کوردبوونە لەسەر سازمانێکی ئەرزشی بەها دانریاگە. ئەم سازمانە ئەرزشی و بەها متەبەلور ئەوێت لە هەندێک ڕەفتار، مەناسک، هەڵسوکەوت بەناون نەریتە کوردی کە ئەم نەریتە کوردیە لە دەستگاه و شەرایەتە بەزەیە کوردیە ئەو جار ئینسانە کوردی ئەڕوات کە متەبەلور بوێت، ڕەنگ بگرێت و تەبدیلە بە کورد بوێت. عەزیزم، لە ئینگلیسیا بە بۆنەی ئێمە بە عیلمی ئێژن هۆمۆ ساپیەن. لە مەتن مقەدەسە دینیا بە ئێمە ئێژن mankind پیاگ. لە متونە ئیسلامیە بە ئێمە ئێژن بەشەر، ئینسان. ئەوەڵین ئینسان ناوی ئادەمە، ئادەم بە ئینگلیسی. ئەمە متونە جوولەکە و ئەدیانە ئیبراهیمیە بە بوونەوەرێکی وەکو ئێمە. یعنی ئەمانە ئێژن ئەم قوڕە واخوا دروستی کرد لە ئەدیانە مەسیحیا، فووی تێکرد، مەوجودێکی دروست کرد، ناوینیا ئینسان، ناوینیا بەشەر. ئەمە مەلەک بوو، مەلەک. ئەمە ئەنجەڵ بوو، فریشتە بوو، تا ئەوەی کە سێوی خوارد، تا ئەوەی کە گەنمی خوارد، گوناحی ئەوەڵی کرد، لێو دوابوو بە ئینسان، لێو دوابوو بە ئینسان کە گوناحی کرد، پێی ئێژن ئینسان. ئەم بوونەوەرە لە کوردیە کە ماهیەت ئەگرێ، ئێسانس ئەگرێ، جەوهەر ئەگرێت، لە کریچەرێکە، لە جانەوەرێکە، لە گیانلەبەرێکە، لە وجودێکە، بەهۆی هەڵسوکەوت و نظامە ئەخلاقی، هەمان نظامی ئەرزشیە. ئەمە ئەبێ بە کورد جەوهەرە کوردیەت ئەگرێت. ئەمە ئێمە ئەکا بە کورد. بۆیە ئێمەمانان لەم چیرۆکە کە مشتەرەکین بوو بەقای خۆمان، بوو مانەوەی خۆمان، ئەوەی کە بەر بە ئێمە بگرێ، یعنی گەرەکی بێت بوونە ئێمە بخاتە خەتەرەوە. وجود چییە؟ وجود ئەوەسەوە زێنگە، ئەوەسەوە زێنگە. جەوهەرە ئەم وجودە چییە؟ جەوهەرە ئەم وجودە ویل پاوەرە، ئیرادەی مەعتوفە بە بەدەسەڵاتە. ئەم ئیرادەسە کە ژیان دروست ئەکات. ئەم ئیرادە بەزەیە کوردیە. بۆیە ئەم کۆمەڵگای ئێمە وەختێ لە بەرامبەر تەهدیدە ئاوا ڕوبەڕوو ئەوێتەوە، سەرزەمین ئەگیرێت، تەواوە وجودە ئێمە هێرشی پێ ئەکرێت کە ئێمە ببەنە دواوە. ئێمە چیرۆکی کوردیەتمان فەرامۆش کردووە، لە بیرمان نییە. ئەم چیرۆکی کوردیەتە زمانی نییە، نادوێت. بۆیە دوژمنان تێن ئێژن بە کێ ئێژن کورد؟ بەوەی کە بەم موشانەی کە من قسە ئەەکەم قسە ئەکا پێ ئێژن زمانە کوردی. وانە ئەم زمانە یا جافیە، یا هەورامیە، یا موکریانیە، یا بادینیە، یا کرمانجیە. ئەم زمانە شاخەی جۆرا و جۆری هەست. ئێمە یەک زمانمان بوو، زمانی کەتابەت و دنیای ئینتزاع و ئەدەبیات، دنیای فکر و خەیاڵ. ئەم زمانە زمانی گۆرانی بوو. ئێمە زوانە کوردیمان نییە. کوردیەت چمکە مەفهومە ئینتزاعیە، خصلەتە، خصلەت. بۆیە ئێمە لە هەر کوێیەکە کە شتێک بەرخەلافی نەریتی بەجێما و لە ناوە دەروون ئێمەیە کووردا ئەچێت، هەست بە نابودی ئەکەین و لە بەرامبەریا ئەوێسین. یەکێک لەمانە سناریۆکەی کاکە مستەفایە.
بۆیە زریکە لە ئێمە هەڵەسێ. بەڵام دوژمن هات ئیدەیەکی هاورد لە ناوی سەرزەمینێکی دیاری کراوە، پوڵی پێدان، ئەسلحەی پێدان، شەرایەتی بۆ خوڵقاندن، مێژووی بۆ دروستکردن، وتی ئەمانە کوردایەتی ئەکەن. کەس نەیوت ئەم چیرۆکە کوردایەتیە چۆنە. کاکە تۆ بە کابرا ئێژی ئێرانی، کابرا چیرۆکی هەز لە ئێرانی بوونی خۆی. ئێژێ ئێرانی ئێرانیەت لە سەردەمێک و دەست پێ ئەکا بە ناوی هاتنە ئارای کەسێک بە ناوی کوڕوشی کەبیر. لە هەڵگیرسانە نگاهە متافیزیکیە ما بعد التەبیعیە ئەهورە مەزدا و ئەهریمەنە. ئەهورە مەزدا فەڕەی ئیزەدیە خۆی ئەدات بە پادشاه، بە شاهەنشاه، و شاهەنشاه نوێنەرە خواست لەسەر زەمینە، دەستە خواست لەسەر زەمینە، زل الله سایەی خوا لەسەر زەمینە، لەسەر ڕوانگەی عیداڵەتە ئەرەستووی. ئەمە ڕەوایەت ئێرانی کێیە؟ ئێرانی بە چیرۆکە ئێرانی کێیە؟ هەر کەسێ پاک و ڕاستگۆز ئێرانیە، هەر کەسێک ڕاستگۆ و پاک نییە ئەنیرانیە. کوردیەت چیرۆکە براکەم، کوردبوون چیرۆکە عەزیزم. ئەم چیرۆکە ئێرانیە چیرۆکی جوولەکەس، ئەساسنامەی دانانە کۆمپانیەکی ماڵی اقتصادیە بە ناوی ئێران. دەی ئەمانەی هاتن وتیان ئێمە کوردایەتی ئەکەین، چیرۆکە کوردیان نەهاورد، نەیانوت کوردی چییە. بۆیە تۆ ئیستا لە حەلیمە کوردستانە هەر کاگرێژە کاکە کوردایەتی ناکەین، گشتی دز و جەردەن. کاکە دەی ئاخر کوا کوردایەتی؟ تۆ بێ بە من بێژە کوا کوردایەتی؟ نە مەوجودە. کاکە تۆ نازانی حکوومەتهای دنیای ئەمڕۆیشت چۆن کار بکە. بۆیە نازم دەباغ تێ ئێژێ من لە مەوزعی یەکێتی وە قسە ئەکا بەناوە نوێنەرە حکوومەتە حەلیم. کەسیش نایژێ ئەرێ کاکە تۆ حکوومەتە حەلیمی یا یەکێتیت، تۆ بەناوە نوێنەرایەتیە حکوومەتە حەلیم چۆن مەوزعت هەز؟ ئەویش لە مەوزعی یەکێتیوە. تۆ ئەربابەکەت، ڕئیسەکەت، سەرۆکی حەلیم مەسرورە بارزانی، نێچیروانە بارزانی، ئێژێ لیژنەی تەحقیق دروست ئەەکەین. تۆ هاتووی سناریۆ تعریفەکەی تۆ بۆ ئێمە، سناریۆ تعریفەکەی تۆ، وە کەسێ نایە بە تۆ یەخە بگرێت. ئێستا بۆ دەنگی ئێمە، بۆ ڕاپەڕین خەڵکی کورد حەزی پێەکە، چون ڕاپەڕین لەو بزەنگا کە بەقای ئینسانە کوردی و کوردیەت ئەکەوێتە خەتەر، وەکو شمشێر کێشە ئەم ڕەوایەتە، ئەم چیرۆکە ئەم مردمە تێتە مەیدانەوە. تا بەرەنگاری بکە، تا پارێزگاری بکە قارەمانانە لە وجودت، تا کە ئینسانە کوردی دفاعکە، بیهێڵێ تۆ بتوانێ بژی وجودی بوێت. گرفتەکەی ئێمە ئەمەسە مردمە ئێمە کڵۆڵ کریاگن، کاول کریاگن. مردم وەختی زلیکەی هەڵەسێ ناڕەحەتە. نەریتە کوردیەکەس اقتدارە، نەریتیە دەوڵەتە تاریخیە کوردیە لە وجودە هەر ئینسانێکی کوردیە مستەتەرە و مەوجودە، بەوە ناڕەحەتە. بەڵام ناتوانێ زوانی گۆ ناکە، نایەتە گۆ قسە بکە. ئیستا خەڵکی ئێمە ئێشێ بۆ قیامکە لە بەرامبەرە ئەم فەسادە، لە بەرامبەرە عەوامڵێک کە هاتکن نابودی بکەن. ها خەڵکی ئێمە لە بەرامبەر کۆرۆنا ئەچێتە ماڵ خۆی ئەشارێتەوە، چون گەرە کێسی بژیت، چون گەرە کێسی بژیت وجودی بوێت. دەی وەختێ کوردیەت
وەختێ تۆ ئەرکانی وجودت و بەقات ئەکەوێتە خەتەرەوە لە کۆرۆنا خراوتر لێتی داگا ئەم ئینسانە ئێشێ بێت تەمهیدات بکات لە بەرامبەریا بوێسێت تۆ وەختێ تەوتەئە ئەکەن بەرامبەر بە وجودت ساحەتت بوونت ژیانت ئێشێ بوێسی دفاعکەی لە خوات بە سوورەتە قەریزی دفاعکەی لە بوون خوات ئەنا ئەم ڕەوایەتە داکەفێ ئەم ڕەوایەتە بکەوێتۆ نابوودی ئیستە کاورا هاتگە ئێژێ ئێمە کوردین چۆنیش کوردین جلە کوردی لەبەر ئەکەین بە زوانە کوردی قسە ئەکەین ئەو زوانە کە ئەو قسەی پێیەکە لەهجەیەکی دیاری کراو لە هەنێ قەوم و قەبیلەی ناوە ئەم سەرزەمینە کوردەوارەسە کە قسە ئەکا بە لەهجەکەی خۆی لەهجەکەی خۆی هەڵگرە دنیای ئینتزاع نییە بیر نییە فکر نییە کە قسە ئەکا دنیاکەی دنیای مەڕ و ماڵاتە دنیای مەڕ و ماڵاتە تۆ نافەهمی ئەم ئینسانە عەقڵی ئەسڵەن پەرەی سندگە یانەی سندگە قەتیس لە جێگەیەکا ماگەسۆ و نایەڵەن ئەم زوانە بزێ کاکە گیان ئەگەر تۆ ئێژی مافە کورد ئەمەسە کە بە زوانە کوردی بخوێنێ و بنووسێ یعنی ئەم زوانە بزێت ئەندێشەی پێ دروست بکەن بزێت وشە دروستکە چمک دروستکە عەقڵ دروستکە تا کەلەی ئینسانە کوردی زل بوێت وەختی قسەکەی ئینسانە کوردی بفەهمێ نابودی یعنی چی تهدید یعنی چی زندگی یعنی چی سازمانە ئەرزشی یعنی چی کوردیەت یعنی چی دەسەڵات یعنی چی ئێشێ ئەم ئەقڵە بزێت تا ئەو بفامێ وەختی فامی ڕیاکشنی بوێت دشکردەوەی بوێت کردەوەی بوێت دەنا وەختی ئەقڵ نەفەهمێت تۆ چۆن کردەوەت ئەبێت نیتە ئەمانە هاتن وتیان سەرزەمینە ئێمە جوغرافیایەکی چکۆلەس هەر کەس دەمە قۆپانی نیومتر خشتەکی لە پێیەکە ناوی کوردە بعد ئەمە باشوورە باکوورە ڕۆژهەڵاتە ڕۆژ ئاواز ئێمە وتمان ئەمە ئەموشە دەستگای ئەمنیەتی دەوڵەتەکانی منتەقە دروستی کردگەم دەی ئیستە با ئێمە قبوڵی کەین کاکە ئێوە بەکاری ئەوەن ئێوە لە ناوی تەلەڤیزیۆنا ئێژن باشوور باکوور ڕۆژهەڵات دەی ئەمە یعنی یەک سەرزەمین یعنی یەک سەرزەمین کاکە هەر بە حقوق شارۆمەندی قسە بکەین بە حقوق شارۆمەندی هەر ئینسانێکی کوردی ڕۆژهەڵاتی باشووری باکووری ڕۆژئاوایی خاکە کوردستان مڵکە مشاعیسی بەشی هەست لە سروەت و داهاتە ئەم سەرزەمینە براکەم ئێستا دەوڵەتە ئێرانی بە من ئێژێ ئێرانی منە کاورای کرماشانی ئێستا ئەم لایڤەم بگێڕمەوە بە زمانە فارسی سەبارەت بە سیستان و بەلوچستان قسە بکەم دانەیە تارانی بە من نایژێت تۆ بۆت نییە سەبارەت بە سیستان و بەلوچستان قسە بکەی من لە کرماشان و هەڵسم ماڵەکەم بگوێزمەوە بڕۆم بۆ سیستان و بەلوچستان کەس داوای پاسپۆرتم لێ ناکە کەس نایژێ بۆت نییە خان و بکڕی کەس نایژێ بۆت نییە لە بەلوچستان و دانیشیت کەس نایژێ بۆت نییە سەبارەت بە مەشهەد قسە بکەی عەلیە خامنەئی مەشهەدیە هاتووە 30 ساڵە لە تاران ڕەهبەرەواتەوە لە غوربەتە هەڵ هاتووە لە وڵاتی خۆی تۆ چۆن وە من ئێژی ڕۆژهەڵات چۆن ئێژی ڕۆژهەڵات بعد تۆ لە مەسنەدە قانونی و عێراقیت بعد لە مەسنەدە قانونی و تۆ بەرژەوەندیە ملیە عێراق ئێشێ لە نەزەرا بگریت بعد لە ڕواڵەت و تۆ بە من ئێژی من کوردم و تۆ کوردی دەی ئەگەر من کوردم و تۆ کوردی سلێمانی هەولێر کەلار کفری خانەقەین دووسخورماتوو کەرکووک مڵکە مشاعم منە سەرزەمینم منە تۆ غەڵەت ئەکەی بێجا ئەکەی لەگەڵ دەوڵەتە ئێرانە کارەکەی تۆ غەڵەت ئەکەی لەگەڵ دەوڵەتە تورکیە کارەکەی
تۆ بێجا ئەکەی وەسە من بێژم من بۆ پاراستنە خەڵکی کرماشان ئێشێ ئەوەی خەڵکی عێراقە بەناو کرماشانە تێپەڕی بە چەقۆ کاڵدڵیانکەین دێ ئەمە کوردیەتە دێ ئەمە کوردبوونە واسە دەی چۆن تۆ ئەم ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا و باکوورە ئەفرۆشی ئەیکەی تۆ تەوەهم وەهم لە خەیاڵە ئینسانە بەڵام هەر تۆ لە ئەسڵا عێراقیت من لە ئەسڵا ئێرانیم و ئێشێ وەکو ئێرانی و عێراقی تەکیەکتریا هەڵس و کەوتکەین ئەگەر گەرەکمانە وەکو ئێرانی و عێراقی تەکیەکتریا هەڵس و کەوتکەین ئەو جار تەکلیفمان مشەخەسە یەکتان ناتوانێت قاچ بقاتە ناوی سنە و بۆکان و مەریوان و کرماشان ناتوانێت قاچ بقا ناتوانێت تێپەڕێ بڕوا بۆ شمال ویلا بسێنێتە ژیلا ژیانکە نا هەر لە مەرزەکەی پێنجوێنەوە خەڵک سواریانەوێت سەفتە دۆلاریشیان وا پێ و مۆنیکایشیان وا پێشە دۆلارەکان و مۆنیکاکەیشیان بووە چون تۆ عێراقیت و ئێمە دوژمنایەتێکی تاریخیمان هەست لەگەڵ یەکتریە چون تۆ عێراقیت لەگەڵ سپای پاسدارانە ڕێکەوتکیوە بەچە سپای پاسدارانی بەر عەلەیه ئێمە خەریکی کارەکەی دەی ئەگەر ئێمە کوردین ئەوجا داستانەکە کولەن فەرقەکە ئەوجا تو ئێشێ بێتە بەرەو حساب بدەی بە من تۆ بە ناوی حیزبی دموکرات فرە غەڵەت ئەەکەی ئێژی باکوور و ڕۆژهەڵات و باشوور زاتە نییە لە هەولێرا قسە بکەی بڕۆی یەخەی من جەلالی تاڵەبانی و مەسعودی بارزانی بگری تۆ غەڵەت ئەەکەی بە ناوی کۆمەڵە بە خەڵکی کورد ئێژی ئەمە باشوورە و ئەوە ڕۆژهەڵاتە و ئێمە کوردی نا ئێمە کورد نیین کورە کاورای منافق ئێمە کورد نیین درۆزن مەوە کوا کوردین من کوردم ئەوانە عێراقین ئەوان کوردن دەی ئەگرا منیش تێە کارەکەم سەرزەمینی منە ئەم سلێمانی و هەولێرە ئیستەوا لە ژێرەی دەسی کووردا مەدینەی منە بۆ تەپشیر و سدووری کوردیەت بە منتەقا من کەڵکی لێوەرەگرم خەڵکی سلێمانیەکەمە پێشمەرگە خەڵکی کەلارەکەمە پێشمەرگە پەلامار ئەدەم تاران بگرم پەلامار ئەدەم ئەستانبوڵ بگرم خۆم زل ئەەکەمەوە براکەم ئیرادەیە مەعتوفە بە قودرەت ویل پاور یعنی جدیت لراستای بەدەست هاوردنە قودرەتە تۆ ئەگەر حکوومەتی ئێشی جدیەتت بوێت هەر لەحزە دەسەڵاتت زلتر و قودرەتمەندتر و بەهێزتر بکەیت هەروە کە منە ئینسانە کوردی لە ڕاپەڕینی کوردەواری سربەخۆوە بیر ئەەکەمەوە چۆن ئەم نەتەوە چۆن ئەم کوردیەتە زۆردارتر بکەم دەسەڵاتدارتر بکەم بە قودرەتتر بکەم لە بەرامبەر دوژمنانە بتوانم بوێسم بوونە گشتمان بپارێزم دانیشم دنیای بۆ ئەخوێنمەوە فەلسەفەی بۆ دائەنیشم لەگەڵ فەلسەفە و ڕوانگە و چیرۆکەکانە دنیا شەڕ ئەەکەم دائەنیشم یەخە بە تۆ ئەگرم تۆی خائینی ناوی خۆم کە بە کرێگیراوی هاتووی من نابوت بکەیت تۆ ئەگرم تۆ بۆ خاتریەوەی هێزی میلی دروستکەم دەسەڵاتی بە قودرەتی ئینسانی کوردی لە سەرزەمینی کوردەوارە دروستکەم وا هیچ هێزێ لەم دنیا نەتوانێ پەلاماری بدا یاڵەتە متحدەیە ئەمریکا بۆمبی ئەتۆم دروست ئەکا چەکی نەوەوی دروست ئەکا لەبەر ئەوەی بێژێ ئەمریکا دەسەڵات و قودرەتی هەست بەسەر ئەم دنیا و حتا ئەڕواتە بەرەو مؤسسات و زانکۆ و تحقیقات دائەنێ لەبەر ئەوەی چەک دروستکە چەکی اقتصادی چەکی ئەقلی چەکی نظامی دروستکە کە بتوانێ خۆی و هێزەکەی خۆی لەسەرۆ ڕابگرێ بەسەر ئەم مردمە تەسەلوتی بێ هالیوود بازوویە وزارەتە دفاع ئیاڵەتە متحدەیە ئەمریکاس دەستگاهە پڕۆپاگاندا زەهنیەت سازی و ئەقڵ سازی نظامەیە سوڵتەیە جەهانی بەسەر دنیاست منە ئینسانە کوردی بە سوورەتە تەبیعیە کوردی ئێژێ بە شوێنە بەهێزکردنەوەی دەسەڵاتە کوردیە خۆم و ئینسانیەت و دامەندرێژکردنە ئینسانیەتە کوردیە خۆم بم دەی ئەگەر واسە من ئیستە ئێشێ ئەوەی خائنە ئەم سەرزەمینە سەوا ژیانە ئێمە بچووک ئەکاتۆ کەرامەتە ئێمە بچووک ئەکاتۆ دانێ سلەیمانەیی ئەکاتە دوژمنە بانەیەک سەقزیەک سنەیەک ڕۆحاییەک ئەفرینیەک ئێشێ ئەو ئونسرە وا سلێمانیەکە ئەکاتە دوژمنمان ئەو عنسرە پاک بکەمەوە
کە ئەمە کیانە ئێمەس و سەرزەمینە ئێمەس و ئێمە ئەتوانین لە دڵە ئەمە بە قودرەتترین هێز دروستکەین. دژمن هاتگە ئێمەی منشەق کردگە تەفکیکی کردگین هەنووس کە هەنووزە دنیای کوردی دەروونە ئێمە مشت و مڕ ئەکا لەگەڵ پرۆژەی یەهودیە تا بۆ نابوودی ئینسانە کوردی. ئەوەسە لەسەر سناریۆی کاکە مستەفا و مەرگی قارەمانی مستەفا ئینسانە کوردی زریکە ئەکا و زوانی نییە و نازانێ بۆ ئەم گەندەڵستانە چه خەبەرە. ئێمە ئێشێ تەکلیف خۆمان مشەخەسکەینەوە. ئێمە کوردین چۆن کوردین؟ ئەگەر کوردین ئەمانەکێن، ئەگەر کوردین تۆ چۆن عێراقیت، چۆن یاسای بینوملەلی بەسەر تۆ زاڵە، تۆ چۆن یاسایە کە هاتکە سەرزەمینی منی تەفکی کردگە قبوڵتە مەشروعیەتی پێ ئەدەی بەهێز و مەچەکی ئینسانی کوردی بە ناوی پێشمەرگەی خۆت پارێزگاری لێ ئەەکەی و ئێمە منشەق ئەەکەی وەلاشەی ئێمە خوێنی لێ ئەڕوات و تاریخ ئێمە کەسیف ئەوێت و قەبارەی ئێمە زەعیفتر و نەزۆکتر و ترسنۆکتر لە جاران ئەوێت. دەی کوا ئەم حکوومەتە مەیلی بەدەسەڵاتە، مەیلی بەهێزە نییە، مەیلی بە خوێڕێتیە، مەیلی بە ماستاوکردنە، مەیلی بە نۆکەربوونە. ئەم دەسەڵاتە نەدەسەڵاتە کوردیە. چون ئێمە هیچ هەستێ بە سەروەری ناکەین، ئێمە هیچ هەستێ بە ئەمنیەت ناکەین. ئێمە دائیمەن کەوتکینە ژێری پۆستاڵەکانی حکوومەتهای جوولەکەی دەوروبەری خۆمان. ئێمە دائیمەن قەپ ئەەکەین بە ئەژنۆی خۆمان و یەکتری بە قەپ تیکە تیکە ئەەکەین بە ناوی ئەوەی کە ئەمانە کوردن. ئەمە هیچ دفاعێکی لە خۆی نییە کاکە خۆ ئێوە لاڵ نەبووگن لەو حەلیمی کوردستانە قەڵەم بەدەستان هەستدا بڕۆن لەم تەلەڤیزیۆنانە یەخە بگرن بەمانە. تۆ چۆن کوردی؟ کاکە تۆ بە درێژایی تاریخ ئیدعاکەی ڕەهبەرت هەست، ئەم ڕەهبەرانی تۆ بیدەیتە دەمی یەکتریوە لە باسەواتترینیانە 10 ساعەت گفتوگۆی نییە بۆ خەڵکی. دەی تۆ چۆن بگیش تۆ ڕەهبەریە مەردەمە قسە نەکردگە بۆم خەڵکیە؟ قسەت نییە بۆ ئەم خەڵکە. بڕۆن ئاو مەسرور بارزانیە بێرن، مەسعود بارزانی بێرن، پاڤڵ تاڵەبانی بێرن، سەبارەت بە قەزایای سەرزەمینە کوردستان و ئینسانە کوردی ڕۆژێ ساعەتێ قسە بکە. ناتوانێت. خۆ بیری نەکردگە سۆ تۆ ئەگەر بە شتێ بیر نەکەی تۆ قسەت نییە. تۆ پاڤڵ تاڵەبانی تۆ چۆن کوردی و منیش کوردم؟ تۆ چی ئەتکا بە کورد و منی کرماشانیش کوردم و من ئێشێ هەست بکەم تۆ برای منی؟ چی دەیبێت تەوزیح بە؟ ئەو جار ئەگەر تۆ نەتوانی تەوزیح بەی کاکە بڕۆ لە تەلەڤیزیۆنەکە دانیشە بێژە من عێراقیم، بێژە یەکێتی نیشتیمانی حیزبێکی سیاسی بەدەسەڵات گەیگە و ئیمڕۆ لە مؤسساتێکە متەبەلور بووگە بەسەر ناوچەیەکە شارداری سلێمانیە. مەیلی خۆمانە بۆ پاراستنی دەسەڵاتی شارداری سلێمانی هەر جۆرێ هەڵسو کەوتەکەین. بێ ئەمانە وازح بێژە ئەو جار تەکلیف من و تۆ ڕۆشنە. ئەو جار لە ساحەی عمومی و لە شارە سلێمانی پاڤڵ تاڵەبانی خەڵکی کورد لێت ئەترازێ ئەدا لە میلە ئەسلحە 2000 کونەتەیەکە. بێژی کاکەم ئەگەر ئەمە نایژیت دەیبێژە چۆن کوردی؟ چۆن تۆ سەرۆکی کوردی؟ تۆ لەسەر کامە چیرۆکی کوردیە توێست یاگی وا پێت بێ قسەمان بۆ بکە. یەکێ بوو یەکێ نەبوو، بێژگە لەخوا هیچ کەس نەبوو. ڕۆژێ لە ڕۆژان تۆ بێ ئەم تاریخ ئەم چیرۆکە کوردیەتە بەحسکە کە تۆ ڕەهبەریتی، کە تۆ پەرچەمەکە و ئاڵاکە گرکەسە دەسۆ وایتە بەرەو بووگی بە ڕەهبەری من و ئێژی من ئێوە ئەپارێزم بوونە ئێوە مەوجودیەتە ئێوە ئەپارێزم لە بەرامبەرە ئەم گشتە دنیا من ئێوە ئەپارێزم. چۆنە ئەم ڕەوایەتە چۆنە؟ چۆنە؟ بۆیە تۆ ئەوێنی خەڵکی لە حەلیمە کوردستانە گشتێژە من کاکە من حەزم بە کوردایەتی نییە. دەی کوا کوردایەتی؟ کوا؟ جەلال تاڵەبانی کوردایەتیە؟
مەڵام مستەفای بارزانی کوردایەتیە بێت مەڵام مستەفای بارزانی ڕۆڵەکانی وا دەرسیان خوێنگە و بە دۆلار چووکنە دانشگا بێژن کورد کێس چۆن ئەمان ڕەهبەرانی کوردن بێت داستانێ تعریف کات و ئەزانی بۆ ئەم گشتە حیزبەوا لە ناوی کووردا چون چیرۆکە کوردی نییە ئەوە ێژێ من لیبراڵم ئەمەژێ من ئیسلامیم ئەوە ژێ من مارکسیستم ئەبا بە کێ کووردە لەگرا گشتیان چووگن ڕەوایەتە دیگەرانیان هاوردگە گشتیان چووگن ئەوەی وا جوولەکە تاریفی کردگە سۆ هەڵیان گرکەم من فەرقەکەم تکیتووە بۆ من سۆشیال دموکراتم کورە براکەم تۆ ئیژی تۆ کوردی ئەمیش کووردە ئەمانە گشتی بران شەڕە براکوژیە ماڵە کووردە دێ ئەگەر ماڵە کووردە کوا کورد کورە کاکە ئێژن عەلیە جەواهرمەردی تێت سناریۆیە بەحسەکە ئێژێ سیروان حەمەمین شاهدی منە دەنگەکەی کەس سیروان حەمەمین ناوێنێ کوا کورە ئەم سناریۆ لەسەر سیروان حەمەمین دانریاگە کوا سیروان حەمەمین کاکە ئەمە ئەوەنە بەدیهیە ئینسان سەری ئەماسێ چۆن ئێوە ئەم بەدیهیاتە ناوێتۆ سوعال بۆتان چۆن ئێوە دەرکە ئەمانە ناکەن چۆن ئێوە ئەم بازیانە فرە بازی هایەکی مناڵانن کە ئەمانەیکەن ئێوە چۆن بەم بازیانە ئەخەڵەتین کاکە تۆ چۆن سی ساڵە ئەمانە حکوومەتن ئێژن حکوومەتی کوردین تۆ ناپرسی کورە کاکە تۆ ناپرسی تۆ چۆن کوردی چیرۆکت لە کوردبوون چییە کاکە کاورات ێژە من مارکسیستم ئینتەرنەشناڵە ئەوەڵە و بەڕاستی مافکرێکار و سەرمایەدار واسە و پرۆڵەتەر واسە و ئەرزشی ئەبزوودە واسە و ئەو تی ئەمە ئێژێ کاورای مسڵمانیش ئێژێ من کاکە مەکتەبیم و مەخرەجیم و سەلەفیم و سەلەف ساڵحم و پەیرەوە ئیبن تەیمیەم و یەکێک ئێژێ نەوەڵڵا و من پەیرەوە محەممەد عەبدولوەهابم و یەکێک ئێژێ نەوەڵڵا من پەیرەوە کاکە ئەحمەوم و یەکێک ئێژێ نەوەڵڵا من ئیخوانیم و کاکە گشتی لەسەر مەتنی ئیسلام ویسیاگە تۆ بێ ئێژی کوردی بێژە ئەم کوردبوونە چه شکلیە داستانە ئەم کوردبوونە چۆنە ئیستە منە کرماشانی کە گشتتان ئەنووسن کاکە کوردی قسە بکەوە گشتی فارسیە تۆ هاتکی لەگرا پاڵ بە منەوە بنێ خۆت و دەمە قۆپانەکەت ئەوی تۆ کورد دەی منە کرماشانی کوردیم لە نەزەر تۆ من کوردیم دەی من ئەگەر پیاگوم تۆ بە ناوە کورد بە کرماشانە ڕەدەوی هەڵە ئەدڕم بۆ تۆ ناتوانی تەشخیص بەی کێ کوردە کێ کورد نییە بۆ ناتوانی و سنوور دانێ و هەمەدانە و نەوەڵا هەمەدان نییە لە بەشە ئێمە و ئیلامە و نەوەڵا ئیلامیش نییە و بابا کورد کێس کاکە کورد کێس جواب ناتۆ دەی بۆ ئیسرارەکەی ئێمە ڕۆژهەڵاتین وەختی ئێژی ڕۆژهەڵاتین بۆ داوای پاسپۆرتم لێەکەی بێمە سلێمانی چۆن من موچەم نییە لە سلێمانیە تۆ چۆن من نەت ئەەکەی بەسەری منۆ من لەوێ دانیشم لەسەر خاکە خۆم ئەو خاکەی وا بە درێژایی مێژوێ ئێمە پاراستگمانە نەمان هێشکە کەسی تێبێت تۆ ئیسە بگی تۆ ساحێوی تۆ چۆن ئەم هێزی ملیتە دروست کردگە ئەم هێزی ملیە ئیستە تۆ خیانەت ئەەکەی ئەڕۆیتە سەر قەورە خومەینی مەجلس ئەگری بۆ خومەینی سەگ بابێنیە بەر بە تۆ بگرێ تۆ لە پشتە کامە تەوجی هاوایتە پشتە داگیرکەرانە سەرزەمینە ئێمە ئێمە بەقامان وەکو کورد خەریکە لە بەینەکێ تۆ چیت پاراستکە لەو سلێمانیە چی کوردیەت کوا دەی کوا یەک کتێو لەسەر کوردیەت بێرە یەک کتێو کاکە ئێژن شێخە فڵانە تەریقەت فرە گەورە بوو مەدارج علمی بوو گەورەترین اتفاقە زیندگیە ئەمەوگەسە ساڵێ نان و ئاوی خوارگە دە ئەم مەقامە علمیە کوا دە سەفحە کورە 2 ساعت سخنڕانی ئەم کاورا کوا دەی
کووە 2 ساعت بێرنی بزانینم کاورە چۆن گەورە بووگە چۆن ئێمە ئەمە قبوڵەکەین ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ پەیمانە حەیدەری بۆ هەر جامعەیە واجبە لەبەرەوەی جامعە بکاتە ناوە مشتومڕ جامعە بەئاڵۆزێت لەم نخوەت و تەمبەڵیە دەربێت تا تۆ فکر کەیتەوە بەوە بەهێزتر ویتر نەگریت بەیت و بالۆرەت نەوێت دوژمن لە سایەی تۆ بترسێت کوا سیروان محەممەد ئەمین کوا ئێوە درۆی گەورەی وا ئەکرێ و گشتی دەرەچێ کوا ئەم جاسوسە ئەم ئیتلاعاتیە وا کاکە مستەفای داوە گرت و کوشتی کوا ئەم بێشەرەفە کوا بۆ کەس نایەریتی ئێمە ئەم سیروان حەمەیمی نەبوێنین کاکە تۆ چۆن لەو حەلیمی کوردستانە پاڵەدا گەسۆژی حکوومەتی کوردی حکوومەتی کوردی چۆن حکوومەتی کوردیە کاکە ئەم حکوومەتە حکوومە بەدرۆ هەر بەدرۆ دەخەت بنووسن چ شکڵیە کورە کاکە بەدرۆ خۆ حناق ناگری بەدرۆ 20 لاپەڕە ڕەشکەرۆ تۆ بنووسە چۆن کوردی تا من بەو کوردیە بتوانم یەخەو پێ بگرم تا بتوانم تەکانە بەم بۆیە تۆ ئەوێنی لەم کوردستانە کە ئەمان پێژن کوردستان کورد ڕۆژئاوا ڕۆژهەڵات باکوور ئەمانە گشتی کاری نزامهای ئەمنیەتی دەوروبەرن هەر کەس ئیسرارەکە بە نووسینی ئەمانە کارمەندی نەهاتهای ئەمنیەتی دەوروبەرە دەنا ئەم بێشەرەفانە گشتیان ئێشێ مەسئولیەت بگرن و پاسۆخ بن دوێ کە نازم دەباغ ئێژێ حیزبی دموکرات ئەم کاورایە کردگەسە دەر و دەستگاهی هەسوو دادگاهی هەزوو خودە حیزبی دموکراتیش بەم کاوراوت کەسی بێرۆ عێراق خەڵەتاندگێسی کە بێت و بیگرن کە مەوەجه بێ کوشتنەکەی لە 24 ساعتە دەی حیزبی دموکرات ئیستا بۆ جواو ناتۆ چۆن خۆی مۆزەف نازانێ جواو باتۆ ئەوەی ئەندامی حیزبی دموکراتە چۆن براکەم چۆن سوال تۆ ئەندامی حیزبی دموکرات نییەی تۆ ناژی من پێشمەرگەم تۆ ناژی من قازی محەممەدم هەست قاسم لوم هەز مەهابادم هەز بێژە تۆ 10 لاپەڕە بنووسە لەسەر ئەوەی کە تۆ چۆن کوردی تۆ چۆن کوردی بعد وەختێ وتێ چۆن کوردی ئێژی ئەوا کە کوردم ئەوا خەریکم ئەم کوردیەتە ئەپارێزم ئەو جار تۆ ئەوی تۆ پارێزە لە کوردیەت ئەو جار تۆ ئەوی تۆ خەباتکارە کورد کوا دەی کوا ڕاپەڕین ئێوە کۆ ئەکاتۆ خاس گوێ بدەن نە پیاک نە ئینسان تێتانان نییە بتوانێت جواوە ئێمە باتۆ بڕۆن خەجاڵەتی بکێشن وەکو ژنە خراوکار سەرتان خسکەسە خوار و لنگتان کردگەسۆ دەربێحتەرین حاڵەت برکە ئەوە شێنیت و جمێن ئەدەی من کە جمێن بە تۆ ئەدەم تەحلیل ئەکەم و جمێنە پێ ئەدەم تەحلیل ئەکەم بەقەدەر قەوارەت ئەنوارم و تەحلیل ئەکەم تۆ ئێژی من حکوومەتم دروست کردگە کەس قسەی کەس ناخوێنێتەوە تۆ ئێژی من حکوومەتم دروست کردگە نوێنەرەکەت بە ناوە حکوومەت مەوزع حیزبی ئەگرێ و قسەکە تۆ ئێژی من حکوومەتم دروست کردگە نوێنەرەکەت سناریۆی مەترحەکە وا سەرۆکەکەت مەترحی ناکە تۆ ئێژی ئێمە باکوور و باشوور و ڕۆژهەڵاتین لە ڕواڵەت و لە ناوی تەلەڤیزیۆن و فشارتێی ئەمە ئەەکەی بە ئەهرۆمێک هەر کە نێژێ باکوور و باشوور پێی بێژی جاش
بەڵام تۆ عەمەلەن ئێرانی عێراقی تورکیەی سووریەیت تۆ قۆڵە وا لە ناوە قۆڵە قاتڵەکانە کوردە کرماشان و سەقز و نەقەدە و ورمێ بە ناوە کوردایەتی بعد من ڕۆژهەڵاتم تۆ باشووری بعد ئێمە هەرچکمان کوردین بعد تۆ خۆشی ئەتوانی بێ بچی لە زلێوار دانیشی کە بابی ماسی بخۆی لە ئەمنیەتە کوردی و دەمە قۆپان لە پێکەی و گەعدە ئەگێڕیت و هەڵەخەیتەوە نا وانە تۆ کە ئیدعا کرد کوردی ئێشێ بێژی چۆن کوردی چۆن من ڕۆژهەڵاتم تۆ باشووری بعد چۆن وەختێ من ڕۆژهەڵاتم تۆ باشووری ئێمە یەکسەر زەمینین من ناتوانم دەرمەوردە دەسەڵاتە تۆ لە سلێمانی قسە بکەم مەگەر من وەختێ پێم ئێژێ ئێرانی کاورای ئێرانی بە من ئێژێ تۆ حەق نییە سەبارەت بە کرمان قسە بکەی من ئیستە بچم عەلیە خامنەیە بگرم بیدەمە بەری شەق بە فارسی یەک فارس نایە بێژێ بۆ کاری واکەی چون ێژە ئێرانیە چۆن من کوردم ناتوانم بە تۆ بێژم پاوەڵە بێشەرەف لەوێ چیەکەی تۆ مەسعودی بارزانی داوای چیەکەی تۆ کێی چۆن ئەو حەقم نییە چۆن هەولێر هەنم مڵق قەواڵەی باوکە بێشەرەفە تۆزنە من نییە چۆن تۆ وەختە زیریکە لە قنە هەڵەسە ئێمە کوردین و پەناتێریتە ماڵی ئێمە و بوو پارێزین و ئاگامان لێتوێت تێڵ دریاک ئیستە من کورد نییەم من ئێرانیم کاکە بە ئاشکرای عاڵەم بێنە تەلەڤیزیۆن شەهامەتتان بیە مەردون مەرد بێن بێژن ئێمە عێراقین ئەوجا تەکلیفە ئەم کوردە تەکە ئێوە مشەخەس ئەوێ عێراقی لە یەکلا کورد لە یەکلا ئێرانی لە یەکلا کورد لە یەکلا کورە منافق تۆ بە ناو من ڕۆژهەڵاتم تۆ باشووری بەڵام لەولا تۆ عێراقی تۆ حکوومەتت هەست سەحرا ڕوودی تێری ئەوی تۆ قوروانی لە دەوری ئەگەڕێی کاکە مستەفا ئیتە دەسۆ ئێدامی ئەەکەی زولحیزیەکە و چاری ناکەی ئەمە سا حکایەتە ژڵەژاگیە ئێمە لەزا ئێشەیەکێک بێت لە گرا مشەخەسی بکاتەوە سیروان حەمەیمین کێس کوا سیروان حەمەیمین ئەوانەی NRT ئەوانەی کەی 24 ئەوانەی کە بەخۆیان ێژن ڕۆژنامەوان کارە ڕاگەیاندن ئەکەن ئەووەڵین قەدەمێک کە مەشەیە هەڵتانگرتای بە عنوانە ڕۆژنامەنەگار مەسنەدە ئەم خەبەرە بوو بچن بیرنیوە تەکیا قسە بکەن بەر لەوەی تەکی نازم دە باغا قسەتان بکردای بتان هاوردایە بزانێ ئەم کاورا ئیتلاعاتیە کەی بە فەرمانە کێ کاکە مستەفای بەر تەحویلیدا و ئەم قاتەڵە چۆن لەوێ زندگیەکا و کەس نازانێ چیس و ئەم چۆن مەسنەدی خەبەری عەلی جوانمەردیە و عەلی جوانمەردی خەریکە هەدەفە کێ ئەواتە بەرەو سناریۆی کێ ئەخونجێنێت ئەوە سەکاری ڕۆژنامەنگاری ڕاگەیاندن گوێت لێ بوو کاکەی ڕۆژنامەنگارە ڕاگەیەنەر تۆ ئێشێ وا بکەی لای ئێوە خۆش